یەکەوە گفتوگۆی تێپەڕبوو 16 ساڵ بەسەر تیرۆرکردنی سۆرانی مام محەممەد دەکەین و کۆمەڵێک پرسیاری تریش ئاراستەی بەڕێزیان دەکەین. بەڕێزگەردە بەیانیتان باش ئەگەر گوێتان لە من بێ دێمە لای ئێوە. بەیانیتان باش، سڵاو ڕێزم هەیەڕۆتان. زۆر سپاس سەربژین. سەرەتا دەمانەوێت کە لەمڕۆدا سەری ڕێز و نەوازش بۆ تەواوی شەهیدانی قەڵەم و بەتایبەت سۆرانی مام محەممەد دادەنێوێنین و دەمەوێت ڕاستەخۆ سەر بۆ پرسیارە دەست پێ بکەم. لە دوای تێپەڕبوونی 16 ساڵ بەسەر تیرۆرکردنی سۆرانی مام محەممەد حەز دەکەم لەمڕۆدا لە ڕێگەی بەڕێستانەوە پەیامی خانەوادەی شەهید بزانم و هەروەها بۆچوونیشتان چیە لەسەر بەگشتی ڕەوتی ڕۆژنامەگەری و ئازادی ڕادەربڕین لە ئێستا لە باشووری کوردستان. سەرەتا سەری ڕێزدا دەنێنم بۆ شەهیدانی قەڵەم. هیوا خوازم کە هەر ڕۆژنامە نووسێ لە هەر کوێیەکی جیهان و بەتایبەت لە کوردستانە لە کونجی زیندانە ئازاد بکرێ. کەسی شەید سۆران وەک دەزانین دوای 16 ساڵ هێشتا هەروە خۆی چۆن یەکەم ڕۆژ کە تیرۆر کراوە بە کەم تەرخەمی دەستگا ئەمنیەکان دەستیان پێ کردو بە لێکۆڵینەوە تاکو ئێستا بە هەمان شێوە ماوەتەوە. کەسی شەید سۆران هەر ئەو کاتەی بڕیاری تیرۆرکردنی دراوە، بڕیاری داخستنشی دراوە، بۆ ئەوە هێشتا نەچێتە بەهۆی ئەو هێشتا نەچێتە دادگا هەر لە پۆلیس ماوەتەوە. ئەو ژنانی کە ئەو کات بۆ لێکۆڵینەوە پەراویان کردەوە نەگەشتنە هیچ وەک ئەوەی کە لە کۆتا بڕیارە بە ئێمە ڕاگەاندووە نەگەشتنەتە ئەنجامەکەی، بەڵام خۆی لە ڕاستیدا گەشتنە ئەنجام وا بڕیار بوو کە بۆ ڕای گشتی بڵاو بکرێتەوە بە ئێمەشی ڕابگەێنن کە بکوژی شەید سۆران و ئەو دەستە ڕەشەی کە بڕیاری تیرۆرکردنی شەید سۆرانی دای ڕابگەێنرەوە بڵاو بکرێتەوە. بەڵام دیار بوو لە سەری خۆیانەوە لە سەری دەستگا ئەمنیەکانی شاری کەرکووکەوە ئەمر کرا کە ئەو مەلەفەی شەید سۆران دابخرێ، بەڵام لا ئێمە هەر بەکراوەی ماوەتەوە و هەر ئێمە بەردەوامین لەسەر داوا خۆمان و لە سەر مافی خۆمان بەردەوامین و ڕۆژگارێک دێت ئێمە مافی خوێنی شەید سۆران بینە دادگا و یەکلای بکەینەوە. بەڵێ بەڕێزگەردە ئەمەوێت ئەوەش بپرسم لە ئێستادا لە دوای تیرۆرکردنی شەهید سۆرانی مام محەممەد چەند ڕۆژنامەنووسێکی دیکەش تیرۆر کران و ئێستا دەبینین کە دۆخی زیندانیانی بادینان هەیە کە بە شێوەیەکی ناڕەوا لە زیندانەکانی بەتایبەت پارتی دیموکراتی کوردستانە بە دادگایی دەکرێن و بە ناڕەوا دەخێنە زیندانەکان و بە تایبەتی ئێستا کەیسی سلێمان ئەحمەدیش بە هەمان شێوە هەر هەمان ڕۆژی هەیە. ئایا دووبارەبوونەوەی حاڵەتەکان یا خۆ با بڵێن ڕووداوەکانی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان زیندانیکردن دەرخەری ئەوە نییە کە دەسەڵاتدارانی هەرێم هەروەکو چۆن 16 ساڵ لەمەوە بەر شەید سۆرانی مام محەممەد تیرۆر کرد بە هەمان شێوە ئێستش لەسەر هەمان ڕەوتی خۆیان بەردەوام من و نایانەوێت کە ئازادی ڕادەربڕین و کای ڕۆژنامەنووسی لە باشووری کوردستانە هەنگاوێکی گرنگتر بەهەژێت. بەڵێ بەتاکید هیچ جیاوازێکی نییە لەگەڵ تیرۆرکردنە کە تۆ بە یاسایەکی ناڕەوا بە نادادپەروەری کە ڕۆژنامەنووس دەستگیرەکرێ بێ ئاگادارکردنەوە بێ ئەوەی هیچ ئاگادارکردنەوەیکی لە کاردا بۆ بنێرێت ئاگادار بکرێتەوە کە کێشەیەکی هەیە ببرێتە دادگا زیندانیا کرێەوە مافیان پێشێلە پێ بە تاکید هەروەکەوەی تیرۆر بکرێ، بەڵام ئەوان تیرۆرێکی زیندون شەید سۆران و هاوڕێکانی ئەوە بە ڕۆح تیرۆر کراون بە جەستە تیرۆر کراون و بە ئایدا هەر لە ناو کۆمەڵگا و لە ئازادی خوازان زیندون. بە تاکید ئەمە داهاتوێکی خراپتری ئەبێ لەسەر هەرێمی کوردستان لەسەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و پەڵێکی ڕەشە بە نێوچوانی دەسەڵاتی کوردیەوە بە تایبەت ئەو فەرمانڕەوانەی کە خۆیان کردو بە فەرمانڕەوە قەڵەمڕەی کوردستان بە ناحەق ئەمانە زیندانەکەن یان تیرۆریان دەکەن ڕۆژنامەنووسان. بە تاکید ئەمە ناشرینێکی گەوریان بە خۆیان تۆمار کردووە و داهاتوش ئەگەر گۆڕانکاری لە ستەمی دەسەڵاتداریان نەکرێت لە ستەمی حکومڕانیان نەکرێت بەردەوام ئەم پێشەلکاریانە بەرامبەر ئازادی خوازان و ڕۆژنامەنووسان و پێچێت تیرۆری ترشی بەدەوا بێ. هیوادارم ئەوە نەبێ. بەڵێ دیارە بێگومان لە دوێنێدا و لە ئەمڕۆدا کۆمەڵێک چالاکی جیاواز بۆ ساڵیادی تیرۆرکردنی شەید سۆرانی مام محەممەد بەڕێوە دەچێت. ئەگەر بکرێت حەزەکەین لە زاری بەڕستیشانەوە کۆمەڵێک زانیاری بەدەستخین. ئایا لە دوێنێدا لە چالاکیەکان لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە بینران، بەڵام
بۆ ئەمڕۆ کە بڕیارە چەند چالاکیێکی جیاواز بەڕێ بچێت بۆمان باسکەیت وە چالاکیەکانی چی لە خۆ دەگرێت؟ بەڵێ ئێمە هەر ساڵانە وەک 16 ساڵە بەردەوام لە 21 حوتە ڕۆژی شەیدکردنی سۆرانی مام محەممە بەرز ڕادەگیرێت و یادی دەکرێتەوە. هەفتەی ساڵیات لەو هەفتەیەدا کۆمەڵێک گروپ لە ئازادی خوازان و ڕۆژنامە نووسان سەر بەخۆیانە یادی شەید سۆران دەکەنەوە و یادی بەرز ڕادەگرن، دیداری ئەدەبی بۆ ڕێکەخان، لە ڕووی وەرزشی و تیپە وەرزشیەکان یاری بۆ دەکەن و خەڵاتی سۆرانی مام محەممەد دابەش دەکرێت لە 21 حوت و ڕۆژ 20 تا 22 حوت هەموو ساڵێک لە کوردستان و لە دەروی کوردستان ئەم یادە بەرز ڕادەگیرێ و بۆ ئەوەی یاداناکرێتەوە ئەم یادی بەرز ڕاگررتنی شەید سۆران دەکرێت. ئەوەیە پەیامێکە بەدەسڵات دەڵێن کە هێشتا سۆران زیندووە و هێشتا پەیامەکەی لە ناو خەڵکدا هەر زیندووە و بەردەوامی دەدەین بە پەیامەکانی شەید سۆران کە بە راپۆرت و بە وتار شەید سۆران بە شعر ڕخنەی لە دەسڵات دەکرد و داوای چاکسازی دەکرد، داوای ئەوەی دەکرد کە ژیانێکی باشتر بۆ کۆمەڵگای خەڵکی کوردستان بێتە ئاراوە. بەڵام ئەو دەسڵاتە بە فیشک وەڵامی پەیامەکەی سۆرانی دایەوە کە سۆران قەڵەمێکی پێ بوو و جبەخانەیەکی پێ نەبووە، بۆ شێوە وەڵامیاندا. لەم ڕۆژەدا لە 21 هەموو 21 حوت لە 21 حوت و 22 حوت لە شارەکانی کوردستان و لە دەروی کوردستان لە ئەوروپا گروپەکان گروپی سەربەخۆن و ئازادی خوازن ڕۆژنامە نووسان یادی شەید سۆران دەکەنەوە. وەک بینیمان دوێنە لە شاری کەرکووک وێنەی شەید سۆران نوێ کرایەوە و شاری کەرکووک قەڵاجارێکی تر لە حزوری شەید سۆراندا وەستان و باوشان بۆ شەید سۆران کردەوە. ئەمە ئەوە ئەگەیەنێ کە شەید سۆران خۆری شاری کەرکووک بوو و راپۆرت و وتارەکانی بۆ باشترکردنی ژیانی خەڵکی شاری کەرکووک بوو. لەم ڕۆژدا ئەمڕۆ بەدەقیق هاتژمێرنەوەی سەر لە بەیانی خانەوادەکەمان و ڕۆژنامە نووسان و ئازادی خوازان هەموو ساڵێک لە 21 حوتدا دەچنە سەر گۆڕی شەید سۆران لێوە پەیمان دووپات دەکەنەوە کە بەردەوام بن لەسەر هەمان هەڵوێستی شەید سۆران بۆ چاکسازی و بۆ دژاتیکردنی گەندەڵی و لە ناوبردنی گەندەڵی و بۆ هێنانەدی دادپەروەری و هەر لە هەمان ڕۆژ لە 21 حوتدا لە شاری سلێمانی یادێک مەراسیمێک ڕێک دەخرێت لە هۆڵی سندی هاوس کاژمێر 5 ئێوارە. لەو مەراسیمەدا گۆڤاری لڤین سەپەرشتی دەکات، خەڵاتی ڕۆژنامەگەری سۆرانی مام محەممە دەبەخشێت بەو کەسانی کە شایستەی بن. هیوادارم شایستەی ئەو کەسانە بێت کە پێیان دەبەخشرێت وا بڕیارە هەر ئەمڕۆ لە دەرەوە وڵات لە ئەوروپا لە وڵاتی بەریتانیا لە چەند شارێکی وڵاتی بەریتانیا هەردوو ڕێکخراوی داکۆک ڕێکخراوی حەڤەی شوبات ساڵیادی شەید سۆران بەرز ڕابگرن. هەموو ساڵێکش لەگەڵمان بوونە ئەو ڕێکخراوانە دەستخۆشیمان هەیە بۆیان وا بڕیارە هەر لەم هەفتەیەدا لە وڵاتی ئەمریکا و PHS بینش لە وڵاتی هۆڵندا ساڵیادی شەید سۆران بەرز ڕابگیرێت. ئێمە دەستخۆشیمان بۆ خەڵکی ئازادی خواز و بۆ ڕۆژنامە نووسان بۆ ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هەیە کە هەموو ساڵێک لەم هەفتەیەدا هەفتەی شەید سۆران بەرز ڕاگررتنی یادی شەید سۆران یادی دەکەنەوە و ئێمە دەستخۆشیمانە سوپاسیان دەکەین. سوپاس بۆ هەموو ئەو کەسانە ئەو کەناڵانی کە لەگەڵ ئێمەن ئەو ڕۆژنامە نووس و ئازادی خوازانە کە بە یادکردنەوە بێت و یان بە تەلەفۆن و پەیوەندی بێ لەگەڵمانن. بەڵێ بەڕێز گردەبا مەوکو کۆتا پرسیار ئاراستەی بەڕێستان بکەم لە ئێستا خۆ داماژەت بۆدا کە دوێنێ لە شاری کەرکووک لە ئامێزی خەڵکی شاری کەرکووک کاوێنەی شەید سۆران مام محەممە نوێکرایە و بە سەدان کەس بەشدار بوون. بێگومان هەروەکاری تیرۆرکردنی سۆرانی مام محەممە شەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بە قەڵەمەکەی هەوڵی داوە گەندڵی و گەندەڵەکانی دەسەڵاتداران و نەهامەتیەکانی خەڵک
لە ڕێی قەڵەمەکەیەوە بێنێتە سەرزار و هەمووان ئاگادار کاتەوە. دەبینین ئێستا ڕۆژی شاری کەرکووک گەوە نزیکەی 7 مانگ زیاترە کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کراوە تا ئێستا کە پۆستی پارێزگار دەبواە لە پشکی کورد بێت دیاری بکرێت دیاری نەکراوە بخەوە ئەبینین کە بەشێک لە نەکوردیەکان یان خولایانێکی دیاری کراو لەگەڵ تورکمان و عەرەب و کۆمەڵێک لەو لایەنانی کە حەست ناکەن ڕۆلی کورد ڕۆلی ئازادی هەبێت لە شاری کەرکووک ڕێکەوتنی سیاسی دەکەن. ئایا ئەمە دەرخەری ئەوە نییە کە بەداخەوە سەرڕای هەوڵ و مادووبوون و ڕەنج و تێکۆشانی ڕۆژنامەنووسان ئازادی خوازان بەڵام دەبینین کە هێشتا دەستی ڕەشی داگیرکەران و بە هاوکاری هێڵی خیانەتی ناوخۆی دەخوازێت کە هیچ جۆرە ئازادیەک بە تایبەت بۆ ڕۆژنامەنووسان ئازادی ڕادربڕین و ئازادی تاکە کەسیش بۆ کورد و بۆ پێکاتەکانی دیکەش لە کەرکووک بەدینێت واتە دایمەن کەرکووک بەداخەوە لە شەڕ و ناخۆشی و نەهامەتیدا بێت. بەڵێ بەتاکید وایە من ئەمەی لە نووسینێکی شەی سۆرانەوە ئاماژەیە پێ بکەم. شەی سۆران لە نووسینێکدا دەڵێت خیانەت لە ناو دەسڵاتی کوردیدا بۆتە فەلسەفە فاکتەرێکە بۆ مانەوەیە. ئەمە خۆی مانایەکی گەورە ئەبەخشێت. 16 ساڵ پێش ئێستا شەی سۆران بەم شێوەیە ڕقنەی لە دەسڵات ئەگە خیانەت نەبوایە هەرێمی کوردستان ئێستا بوو بە دەوڵەت ئەگە خیانەت نەبووە ئێستا کەرکووک بە تەواوەتی بوو بۆ شارێکی کوردیە ڕادەستی کورد دەکرایەوە نەک جارێک تەسلیم بە دەسڵات بکرێتەوە دەسڵاتی بەغدا بکرێتەوە و ڕۆژنامەنووسی لە کەرکووکە کاری ڕۆژنامەنووسی و ڕۆژنامەگەری لە کەرکووکە زەحمەتتر قورسترە وەک لە شارەکانی تری هەرێمی کوردستان چونکە پێکهاتەکانی دانیشتووانی شاری کەرکووک چەند پێکهاتەیەکەن و چەند دەسڵاتێ لە شاری کەرکووکدایە بۆ نمونە عەرەبە کووردە تورکمانە ئاسووریە و چەند نەتەوەیەکی تێدا دەژێت ئەمە قورسترە و هێڵی خیانەت و نادادپەروەری و نایەکسانی زیاتر لەوێ باڵی بەسەر ئەو شارەدا کێشاوە بۆ ڕۆژنامەنووسان بە دڵنیایەوە قورسترە و زەحمەتترە وەک هەر لەو کاتەی شەی سۆران لە ژیانامە بوو شەی سۆران کە راپۆرت و وتاری هەبوو لە شاری کەرکووک لە ڕۆژنامەکان لە بۆڤارەکاندا زۆر زەحمەت بوو. شەی سۆران لەناو گرمەی تەقینەوە دووقەوە راپۆرتی تا راپۆرتێکی دەست دەکەوت و راپۆرتێکی بەرهەم ئەیانە ماندووبوونێکی زۆری پێوە ئەبینی هەروە وەکو چەند ڕۆژنامەنووسێ نەبوو کە لە پاڵ دەسڵات و لەناو حیزب و لەناو دەستگا ئەمنیەکان و لایەنە سیاسیەکانە بە ئاسانی راپۆرتیان بەدەستە ئەکەوت. شەی سۆران بە زەحمەتێکی نمونەیەکە لەو ڕۆژنامەنووسانەی کە بە زەحمەت راپۆرتێکی ئامادە ئەکرد بەهۆی ئەوە نادادپەروی و نایەکسانی هەبوو لە ناو دەسڵاتەوە لە ناو سیستمی حکومڕانی ئەو شارە و هەرێمی کوردستانیشدا بە دڵنیاییەوە ئەو دیاردانە لە شاری کەرکووک زیاتر زەحمەتترە بۆ ڕۆژنامەنووسان. بەڵێ بەڕێز گەردە مامەحەمەد خوشکی شەی سۆران مامەحەمەد زۆر سپاس کە بە شەوێکی ڕاستەوخۆ لەمڕۆدا لەگەڵمان نبوویت هەر بژیت. سپاس بۆ کاتەکەت. زۆر سپاس بۆ ئێوە بۆ ئازادی خوازان بۆ ڕۆژنامەنووسان کە لەم ڕۆژەدا ئێمە بەسەر دەکەنەوە شەی سۆرانیان هەر لە یادە و سەربڵندی بۆ هەموو ئازادی خوازان و ڕۆژنامەنووسانی سەربەخۆ. هەر بژین. زۆر سپاس بۆ ئێوەش.